زۆرینەمان ڕۆژانە بێزارین بەدەستبوونی ئارەقی لەشەوە، بەڵام بێئاگاین لەوەی کە دەتوانین لەڕێی ئەم ئارەقەوە دەستنیشانی نەخۆشیەکی گرنگی بۆ ماوەیی بکەین کە ئەویش نەخۆشی سیستیک فایبرۆسیس کە ناسراوە بە ڕیشاڵی کیسی. سڵاو، هاونازم لە تاقیگەی پسپۆڕی سمارت. شیکاری سویت کلۆراید ئەم شیکاریە بۆ پێوانی بڕی خوێی کلۆرایدە لە ئارەقی لەشدا. کلۆراید بەشێکە لەو خوێیە کە لە ئارەقی لەشدا هەیە و گرنگە لە دەستنیشانکردنی نەخۆشی بۆ ماوەی سیستیک فایبرۆسیس ناسراو بە ڕیشاڵی کیسی. بە جۆرێک ئەو کەسانەی ئەم نەخۆشیان هەیە ئاستی کلۆراید لە ئارەقەکەیاندا بەرزە. ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی ئەم شیکاریە پێویستە چارەخواست 24 کاتژمێر پێش ئەنجامدانی ئەم شیکاریە هیچ جۆرە کرێمێک یاخود شێدارکەرەوەیەکی بەکار نەهێنابێت بۆ لاشەی. وا باشترە بە چەند کاتژمێرێک پێش ئەنجامدانی ئەم شیکاریە خۆی شۆرد بێت. بۆ پێویستە چارەخواست بڕی پێویست لە ئاو و شلەمەنی خواردبێت تاوکو تووشی هیچ وشکبوونەوەیەک نەبوو بێت. ئێستا با بزانین ئەم پشکنینە چۆن ئەنجامەدرێت. ئەم پشکنینە دەکرێت بۆ هەر کەسێک ئەنجام بدرێت بە مەرجێک تەمەنی لە 48 ڕۆژ کەمتر نەبێت. سەرەتا پێویستە قۆڵی چارەخواست پاک بکرێتەوە بە ئیسانۆڵ یاخود ئاوێکی تاقیمکراو و پاشان بەستنی ئەلکترۆدەکان لە قۆڵی چارەخواز و ئامێرەکە دەسەکات بە کۆکردنەوەی ئارەقەکە و بڕی پێویست لە ئارەق بۆ ئەنجامدانی ئەم شیکاریە 3 مایکرۆلیتەرە. وەکاتی پێویست بۆ ئەنجامدانی ئەم پشکنینە بەندە بە توانای جەستەیی چارەخواز بۆ دەردانی بڕی پێویست لە ئارەق. بە شێوەیەکی گشتی 30 خولەک پێویستە بۆ ئەنجامدانی ئەم شیکاریە. کەی پێویستە ئەم شیکاریە ئەنجام بدرێت؟ لە کاتی بوونی نیشانەکانی ئەم نەخۆشیە یاخود یەکێک لە ئەندامانی خێزانەکەی تووشی نەخۆشی سیستیک فایبرۆسیس بوو بێ. و نیشانەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ. ڕەنگە هەنێک کەس هیچ نیشانەیەکیان نەبێت هەتاوەکو تەمەنی هەرزەکاری یاخود گەورەی. لە نیشانەکانی کۆکەی بەردەوام و بوونی بەڵغەمی خوێناوی، هەناسە توندی و بوونی خیسەخیس لەسەر سنگی، زوو هەوکردنی سیەکان یان جیوبەکانی و کەمبوونەوەی سیستمی بەرگری، گەشەکردنی خراپ و دابەزینی کێش یان نەمانی ئارەزی و خواردن، چەمانەوەی نینۆکەکان و هەڵاوسانی سەری پەنجەکانی دەست. لە ئێستادا ئەم پشکنینە لە تاقیگەی تاوەری تەندروستی سمارت بە پێشکەوتووترین ئامێر بەردەستە. سمارت وەرچەرخانە.